لە ئێستادا وردە هاندەرانی یانەی نەورۆز و زاخۆ دێنە یاریگەی نێودەوڵەتی نەورۆز بۆ ئەوەی کە بینەری تیپە دڵخوازەکەی خۆیان بن. ئەم یاریە زۆر گەرم و گوڕە لەبەرەوەی کە زاخۆ و نەورۆز ڕۆبەڕووی یەکدی دەبنەوە. هاندەران لێرە چەند خاتوونێکی لێیە. سڵاوی لێبێ. هاندەری کوێی؟ هاندەری بەدڵنیایەوە نەورۆزی. چاوەڕێیەکەی نەورۆز ئەم شەو بیباتەوە؟ چاوەڕێی دڵنیای ئەیباتەوە و سەرکەوتن بۆ ئێمەیە. چۆنێکە هاندەری نەورۆزی؟ زۆر دەمێکە لەوەتی ئەوە هاندەری نەورۆزم. کام یاریزانیان زیاتر؟ یاریزانی ژمارە 7. پێشبینی چەند ئەکەیت؟ پێشبینی 3-1 یان 3-2. بۆ چییە؟ 3 بۆ نەورۆز و 2 بۆ زاخۆ. 3 بۆ نەورۆز داناوە؟ بەڵێ. چی بە نەورۆز ئەڵێی لێرەوە؟ لێرە ئەڵێم ئیشەڵا بەردەوام بن ئیشەڵا بنەوە هەر بژی بۆ ئێمە. زۆر سپاس بۆ تۆ. خاتوونێکی تر لێرەیە؟ پێشاتووی بۆ سەریاری؟ نا ئەمە یەکەم جارمەیە. چۆن بوو بڕیارێ یابێت؟ حەزێکم بۆی هەبوو. لەگەڵ چێ هاتووی؟ خۆم و عایلەکەم. بەنیازی هاندەری نەورۆز بیا زاخۆ؟ نەورۆز. بۆ نەورۆز؟ وەڵا باشە ئەوە پێ بڵێ سەری یاریەکەیت لە تەلەڤیزۆنە؟ زۆر بەکەمی. ناڵم لەم ئاخیرا حەز و ئارەزوم بۆی چوو. چۆن بوو ئەم حەزە دروست بوو؟ وەڵی تر لە پڕا حەزم بۆ هات. پێشبینی چەند بۆ نەورۆز ئەەکەی؟ بۆ چەندیش بۆ زاخۆ ئەەکەی؟ وەڵی زۆر وقت چەند بۆ پێشبینیەکە چەندێکە؟ چەند گۆڵەکە نەورۆز زاخۆ چەند گۆڵەکە؟ ئەوەی کە خۆ پێشبینی بکەیت. وەڵا دوو بە یەک و یەک بە دوو. سێ بۆ چێ؟ نەورۆز. واتە نەورۆز بیباتەوە؟ باڵە. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی بینن ئەمە دیبەنەکانی بەردەم یاریگای نەورۆزە کە لە سەرجەم دەرگاکانەوە هاوڵاتیان دێنە ژوورەوە. بینینی یاری نەورۆز بە بلیتە لە ڕێگەی بلیتەوە هاوڵاتیان دەتوانن بینەری یاریەکان بن. ئەوەی ئەیبینن ئەمە جۆش و خرۆشی هاندەرانە کە لێرە چەندین کەسی لێیە. سڵاوە لێبێ. چاوەڕێی چیەکەی؟ هاندەری کوێی؟ هیچ یانەیەک. بۆ؟ من بە زۆر هاتوو. ئەمە بە زۆر منێنە ئینشاءالله موشی نەخۆشتر بلیتی زگوردی کڕیوە. دواتە لە بەشی زگورتی نیەوە؟ ئارە وەڵام. ئەی چیەکەی بەنیازی چیت؟ بەنیازی چاوەڕێی برادێرێکمانەکەی ئەویش بێت و ڕۆین بۆ بەشی زگورت و دانیشین سەر یاریەکە دەکەین. واتە ئەبێ وەکو زگورتێ دانیشتن. ئارە وەڵا. ئەی بەنیازی هاندەری یانەیەشیان بی؟ وەڵی بابیری لەکەینەوە. نازان بەش. هاندەری نەورۆزە. هەر بەشی بە زۆر هاتووم خۆم. بە زۆریایت؟ وەڵا. لەبەر من لەبەر خاتریەوە هاتووم. پێشبینی چەندەکەی؟ نەورۆز چەند گۆڵ بکە و زاخۆ چەند گۆڵ بکە؟ لە ئێستا هیچ. بەخوا نازانم. شتێ بڵێ. نەورۆز چەند گۆڵ بکە؟ نازانم بەڕای من 1-2. 1-2 نازانم. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کایبینن لێرە هاندەران پەیتا دەستە ژوورەوە بۆ بینینی یاریەکانی نێوان نەورۆز و زاخۆ کە سەرجەم چاوەکان ئێوارەی ئەمڕۆ لەسەر سلێمانی و لەسەر یاریگای نەورۆزە بۆ ئەوەی کە یاریەکە تا بڵی گەرم و گوڕە لەبەرەوەی دوو یانەن بەرامبەر یەکتری کە زۆرترین هاندەریان هەیە کە وردە قەرەباڵغی دروست دەبێ. هەرچەندە لە ڕێگەی بلیتەوە هاوڵاتیان ئێستا دەتوانن سەردانی نەو یاریگاکە بکەن بەڵام دابێت قەرەباڵتر دەبێت و بلیت ئیش نەماوە تەنانەت لە بەردەم یاریگاکەشدا بلیت نەماوە. هەندێک کەس لەدەستی دوودا دەیفرۆشنەوە کە وەکو باسییان دەکرد نرخی بلیتێ لە 30,000 تا 15,000 و لە هەندێک شوێنی دیکەش گرانتر بووە کەمە